عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی دیکەی پرۆگرامی ئێوارەی سلێمانی. ئەمڕۆ کەسایەتێکی تایبەتم لەگەڵا کە هەم ڕاگەیاندنکارێکی لێهاتوو سەرکەوتووە، هەمی شاعیرێکە کە یەکەمی فستیڤاڵی کەرکووک بووە لە ساڵی پاردا. ئەمڕۆ گفتوگۆیەکی شیرین دەکەین ئێوەش بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. زۆر بەخێر کاکەمات. زۆر سپاس سەرچاوەکان دەستان خۆش بێت. سواز کە لە چەمچەماڵی خۆشەویستەوە هاتوونەتە پرۆگرامی ئێوارەی سلێمانی. زۆر بەخێر بن. زۆر سپاس دەستان خۆش بێت وەشمان بنەبن. ئەکرێ بپرسم کاکەڵمەت لە نێوان ڕاگەیاندن و بوون بە شاعیر کامیان لای پەسەندترە؟ ئەکرێ خۆی ڕەنگە ڕاگەیاندن و شاعیر بوون دووشتی چاواز بێت. بەڵام پەیوەندێکی باشیشیان پەیوەندێکی باشە لە نێوانیانە. ڕاگەیاندن پیشەیە بۆ من. باشە. وەکو پیشەیە بۆ من. بەڵام شعر خولیایە. شعر خولیایە. هەرچەند من نووسینی شعرم پێشکاری ڕاگەیاندن مەکەوێت وەکو نووسینی شعرەکە، بەڵام هەردووشیان بۆ خۆیان جێگە و پێگەی تایبەتیانە لەلایەن. ڕاستە. هەر شاعیرێک کاتێک دەچیتە سەر باسی بوون بە شاعیری باگراوانتێک هەیە لە پشتەوە کەوای لێ کردووە ببێتە شاعیر یاخۆ دەست بۆ قەڵەم ببات و بنووسێ. کاکەڵمەت چ باگراوانتێک لە پشت بوون بە شاعیرەوە بوو؟ خۆی کۆمەڵگا ژینگە بە دەرەجەیە زۆر دەورە بینیم بۆ ئەو کەسە چۆن پەروەردە ببێت، چۆن کار بکات. ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان هەندێک کەس بە تەقلیدی ئەوە بڵێت ئێمە لە ژینگەیەک و مەعایلەکەم وا بۆ ئەوانە نە. من ئەو هاوڕێانی کە لەگەڵ مابوون بۆ خۆمان جۆرێک تێکەڵیمان هەبوو لەگەڵ کۆمەڵی هاوڕێە بەیەکەوە کە هەر لە زۆر دەستمان کردە خوێندنەوە و نووسین و کاری خوێندنەوە ئەوەی کە پەیوەندی بە کتێب و بە نووسینەوە هەیە. هەر لە زۆر یعنی ئەکرێ بڵێم من لە ڕەنگە سەرەتای دەستپێکردنم بە خوێندنەوە بگەڕێتەوە بۆ قۆناغی سەرەتایم کە لە قۆناغی سەرەتای بووم. ئێستاش ئەوەم بیرە مامۆستایەکمان کتێبێکی شێعری مناڵانی بۆ هێنام، وتی حەزەکەم ئەم شعرەکە بە ناوی پێنووس بوو. ئێستاش لە بیرما ساڵی 92 بە ناوی پێنووس بووتی حەزەکەم ئەم شعرە لە گۆڕپانەکە ئەوەستین لە هەفتانە ئەم شعرە بخوێنیتەوە. ئەوە هەنگاوی یەکەمم بۆ من کە دەستم پێکرد. ئیترەوە بەدواوە جۆری حەزێکم لا دروست بوو، هەستم کرد لەوانەیە من بتوانم ئەو حەزە مناڵانی کە هەم بوو لەوێ لەو کاتەیە بتوانم بەردامم. بۆیە جار ناجار بە پێی کات و بە پێی دەرفەت بەشداریم ئەو چالاشیانەمە کرد. ئەمە وای کرد گەشە بکا لە منە تا دواتر ئیتر ئەوڵەیە لە قۆناغی ناوەندیە بەشداریمان کرد لە چالاشە فیستیڤاڵەکان وەکو بەشداری وەکو ئامادە بوون هەتا ئەوەی کە لە ساڵی 2000 یەکەم بەرهەمی شعری خۆم کە ئەڵێم شاعر وەکەم بەرهەمی شعری خۆمم نووسی و بەڵاویش کرایەوە هەر لەو ساڵێ لە ڕۆژنامەی ئەو کاتە گۆڕان هەبوو کۆمەڵی خوێندکاران بوو لێ بڵاو کرا. پێما بێ پێشتر زیاتر پشت بە بڵاوکراوەکان ئەبەسرا بۆ شعر ئەو کەسانی کە شعریانە نووسی، بەڵام ئێستا ئیتر شتەکە پێشکەوتە سوشیال میدیا هەیە و دەتوانن کە نامیلکەیەکی تایبەت بە خۆتانتان هەبێت. کامیان چێژی زیاتر بوو؟ حتما ئەو کاتە من ئێستاش ئەو خۆشیێم لە یادە کە یەکەم بەرهەمی شعری خۆمم لە ڕۆژنامەکە بینی. بەڵێ. یعنی ئەوە چێژێکی زۆر تایبەتیە بوو بۆ چونکە تۆ چاوەڕێت ئەکرد دواتر کە ئەو بڵاو بۆ هەستە کرد ئەم شعرە ئەم بابەتە بە کۆمەڵی فلتەرا تێپەڕیوە شایانی ئەوە بۆ کە بڵاو بێتەوە. یعنی ئەمە چاوەڕوانیش کەمێک ئەگەر چی تاڵە چاوەڕوانیەکە بەڵام بەرەکەی زۆر خۆشترە. بەڵێ ڕاستە. یعنی ئەمە وای کرد کە بڵێ من ئەمە شعرە ئەمە بابەتە بۆیە بڵاوبێتەوە چ ئەوە چ بابەتی ڕۆژنامەوانیش کە بڵاوم کردوێتەوە بە هەماشانی هەستم کردو ڕەنگە ینی چۆنەڵێ بوو بێتە هاندەرێک بۆ من کە بەهرەیەکمێ ئەتوانم ئیسفادەی لێ بکەم پشتیوانی بۆ چونکە بە فلتەرا تێپەڕێت ئەمە بە فلتەرێک و دوجار بڵاوبێتەوە وەکو سۆشیال میدیانێ ئێستا ئەتوانی قسەیەکی سادەی خۆت لە سوشیال میدیا پۆستکەیت و دەیان و سەدان لایکت بۆ دێ هەندێک جار بابەتی بڵاوکەیت و کەسێکە نەخوێندوێتەوە لایکێکی بۆ کردوێت. بێگومان تەسەوڕەکەم کە بابەت هەیە کە هی خوێندنەوەش نییە، ینی ئەوەندە سادەیە ئەوەندە گرنگی پێ نەدراوە، بەڵام لایک کۆمنتێکی زۆر من خۆم بابەتم بڵاو کردوێتەوە گەر بخوێن بخۆم بیخوێنمەوە جارێکی تر دەقەونی وێشێوێ هەتا بابەتەکە ئەخوێنیتەوە تاوێکی خوێنیتەوە، بەڵام بڵاوم کرد دوای 20 چرکە لایکێک دواتر تۆ چۆن فرێتی بخوێنیتە خۆ یەکێکە لە کێشەکان ئەوەیە. ینی بێگومان ینی بەداخەوە ئەم قسەیە ئەەکەم زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگا
حازر خۆری فێربوون یاخود با بڵێن خۆیان ماندوو ناکەن بە بابەتێکەوە دانیشتنەوەی بخوێنەوە لایک و کۆمنتەکەکەن و خۆی کە گلەیان نێت وای لێ هاتوو ئێستا گەر کەسێک بتبینێ ماوەیەکی زۆر بێنەی بینی هەڵە چیە لایک ناکێ کۆمنت ناکەی من فەدەی کەش تووشی ئەو ماوڕێکی خۆم تەلەفۆنی گوتی نەلایشێ نە کۆمنت هێشتێ ناوتی وەڵای نازانم من بابەتێک نی خوێنمەوە حەز ناکەم لایشیکەم یعنی بابەتێک بەداخەوە ینی فەیسبوک وای لێمان کردووە مجاملە یەکتری زۆر کەنتە مجاملە یەکتری زۆر تێکەوتووە من ناوم ناوە نان بەنان ینی تۆ گە لایشێکم بۆ بکەم لایشەکەت بۆ بکەم من ئەو بابەتی کە ئەینووسم ئەمەوێت زریان بیخوێنێتەوە ئەمەوێ هاوڕێکم بیخوێنێتەوە بۆی کە بزانێت ئەم پەیامی لە پشت ئەم بابەتەوە هەیە یان ئەو ئازاری کە هەیە لەو بابەتەیە چیە لی تێبگات ئەگەر هەر ئەوە بێ توانم ڕۆژانە سەدان ڕستمی خۆم پۆستکەم هەر ڕستم بێ و لایکەوت دێ ڕەنگە من زۆر جاڵێم بۆ بەرزبوون و ئەکتیڤەکەم ڕستمێکی نوێی خۆم پۆستەکەم 500-600 جارواگاتە نزیک 1000 لایشی بۆ دێ ئەمە ئەوەش ئەکرێت یانی بەداخەوە ینی دەکرێت هۆشیاری زیاتر هەبێ لای تاکەکان بۆ بەکارهێنانی سوشیال میدیا ینی زۆر جارۆمان لێ هاتووە ئەگەر خەتەکە خاو بە ڕسمەکە نەکاتەوە نازانیت ڕسمە ینی ئەمە چیە دانراوە تعریب لەش با بڵێن تعریف بۆ شتێکە بابەتەکەی چیە لایک و کۆمنتەکە نووسی دەبێت کۆمنتەکەشت بگاتەوە بە ئامانجی نووسین هەندێک جار پرسەی بڵاو کردوێتەوە ئیمۆجی دڵیان بۆ ناردووە ینی بەڕاستی بەداخەوە بینی ئێوەش دەگە سوشیال میدیا ئەبێ بینێکی باش بێ بە حکمەوەی کە ڕەنگە ئەو نووسینانێک کە هەتانە زۆر جار لە سوشیال میدیا بڵاویکەنەوە بۆی هەواداران یاخودۆ کەسانی شارەکانی ئەویان بەلاوە پەسەندە بیبینن من لەگەڵ سوشیال میدیا دەمێکە خەریکین هەمومان و زۆربەی شتەکانشم لە سوشیال میدیا بڵاوەکەمەوە هەمووشی نا بەڵام بەشێکیان کە هەستکەم پێویستەکە بڵاویکەمەوە بڵاوێکەمەوە و ئامانجی منیش تەنها ینی زۆر جاکە بینیمە بۆ نمونە بابەتێکم بڵاو کردوێتەوە 70-80 لایک جارەوە بۆ چۆتە کۆمەڵی لایشی زۆری بواتوە نەگەڕام بۆی بزانم ئەم هەموو یعنی سێر هەموو نەکردو بزانم چێ لایشی کردووە گەڕاوم بزانم ئەوان هەندێک کەسایەتی تایبەت مەبەستم بۆ بزانم ئەمانە لایکیان کردووە چکە بەڕاستی ئەستەکەم یانی کۆمەڵێک کەسن خوێنەرن خوێنەری جدی لەگەڵ ئەمان کە کاتیشان مەسەلەن گەڕاوم بزانم ئەوان ئەزانم ئەوی کە لایشی کردووە کە ڕەخنەیەکی هەبوو بێ ڕەخنەکەی گەیاندووە پێمان ڕاستە بە دڵنیایوە بەعیسە بچینە لای شارێکی تایبەتی خۆت کە خۆت پەسەند بێ لەلات زۆر باشە من لە ساڵی 2019 ئەم نامیلکەیەم چاپ کرد حەزەکەمیشی لە شارەکانی ئەم نامیلکەیە بڵاوکەینەوە بە ناوی نامەی خەزانە نامیلکەکە خۆی لە کۆمەڵێ زیریان خانەوەمان بیر نەچێ من باسی ئەومان کرد خوێنەری ئێمە کەسەکان تاشی ئێمە کەمتر تااقەتی شتی درێژ و خوێنەوە بۆیە من هەر لە زۆر شتەکانی من کورتن زۆر بە کورتی شتەکان نووسم بابەتی شعرەکانی من لەگەڵ قەسیدە زۆر لەگەڵ هاوڕە شاعیرەکان مەکە زۆر سەودام نییە بە قەسیدەی درێژ و ئەوانە هەندێک جار مەسەلەن بە 4 چوارینە بە 5 چوار هەندێک جار بە سێنی وە دێڕ توانیمانە مەسەن پەیامێک بگەێنین بە هایکۆیەک بگەێنین بۆ چونکە سەردەمەکە سەردەمی ئەوەیە سەردەمەکە سەردەمی و بۆ شتەکانی من کورتن زۆر باشە ئەمە یەکێکە لەو شعرانی کە بۆ گۆرانی نووسراوە جەژنی شار ئیتر دڵم بەچی خۆشکەم تۆ ئەم شارت جێهێشتووە ئەی نازانیت بەم سەفەرت ژانی مەرگت پێم چێشتووە بۆ هەر لایەک هەنگاوە نێم شوێن هەوار و جێدیدارە بۆ جارێکیش سەر بیتەوە پڕجۆشترین جەژنی شارە خۆ ئەزانم ئەمێستە تۆ ماچ و خەندەت لێ ئەبارێ جووتێنی گای چۆر و برسی بە باڵات هەدێنە خوارێ من دڵنیام خاچی دڵت پاراو نابێت بە پروشە تۆ شازادەی دڵی منی نەگلی وەکو بوو کە شوشە بگەڕێەوە تا خەڵکی شار بۆ پێشوازیت پشت بێنە دەر ڕێگاکەشت و ڕێژەکەم تاجی وەفات ئەکەمە سەر دەستخۆش سەرکەوتوو بن دەستخۆش ئەوم بیر نەچێ بپرسم زیاتر شێوازی نووسینی ئێوە ستایلی نووسینی ئێوە بۆ چ جۆرە نووسینێکە یاخود با بڵێم ڕۆمانسیە زیاتر یاخود نیشتیمانیە لیرکە بە چ شێوازێک زیاتر ستایلی ئێوە چییە؟
خۆی لە هەموو ستایلەکان نووسینم هەیە بەڵام زیاتر من وەکو باسم کرد شتەکانی من شتی لیریکن زۆر بەسمیانی ئەمە ژوای کردو مەسەن بەشی لە شتەکانم بکرێن بە گۆرانی بکرێن بە سرود ینی کار لەسەر ئەو ستایلە کردووە بە تایبەتی کاتێک من دەسم کردە نووسین هەستم کرد کلێنێک هەیە لە نووسینی لیریکە ئەبوو بچکە هەموو شعرێک کە وەزن و قافی هەبێ ناکرێت بە شعری گۆرانی چکە بۆ خۆی شعری گۆرانی لەناو هەموو نیوە دێڕێکە وەزن و قافی خۆی هەیە هەموو دێڕێک بۆ نمونە تۆ هەموو نیوە دێڕێک کە بە هەشت بڕگە کۆتایی پێبێت تۆ ناکەی ئەم هەشت بڕگەی لەم سەر تا ئەو سەبێ بۆ خۆی دابەژبوونێک هەیە لە نێوان ئەوانە چۆن دەست پێەکەی چۆن کۆتایی پێتێ بۆیە من دەست ئەو ستایلەم هەڵبژاردووە زیاتر و شتی کورتی پۆستەرە شعری باشم هەیە وڵاهی زۆر کراوە یعنی ڕەنگە سەروی دە شعرم کرابێتە گۆرانی بەڵام هەندێکیان ئەڵە چۆنەڵێ زۆر نەچوونەتە ناو خەڵکە بە حکمی گۆرانی بێژە کە ڕەنگە خۆیە بەڵام هەندێکشیان مەسەلەن سرودم هەبوو کاتی خۆی بۆ ڕۆژ ئاوا نووسراوە محەممەد عەباس بارام و ئەمەل سەعید کوردە و تویانە چەند شعرێکم لەلایەن مامۆستا سەلاح ڕەوفەوە ئاوازی بۆ دانراوە کاتی خۆی شعرێکمان نووسی ڕزگار حەمەڕەوە ئاواز و مۆسیقای بۆ کرد خەندەکرد کوشی و ئاگرین دڵشاد گوتیان لەسەر شنگال و کۆبانی بوو یەک دوو شعری ترم عینەن کراوەتە گۆرانی یەکیشیان بەڵێنە ینی وعد وایە ڕەوا جەمال بیڵێ ینی تر کۆمەڵێکن بەڵام هەریەکەو بە جۆرە لە جۆرەکان دوا کەوتۆیم سەرکەوتوو بن ئینشاڵڵا کاک هەڵمەت بۆ سەرەتای دەست پێ کرد کاتێکە دەست بە نووسین کرد کاریگەری چ شاعیرێکت لەسەر بوو یاخود با بڵێن کێ بۆ هاندرت بۆی کە زیاتر تۆ پەرە بەکارەکەت بدەیت بە پیشەکەت بدەیت من بە حکمی ئەوەی کە چاوم کردەوە مەکتەبێکی بچووکم بینی لە ماڵی خۆمانە ئەو مەکتەبەیە هی باوکو برام نەبوون هی مامێکم بوو کە شەهید بوو کتێبەکانی وەکو یادگاری لە ماڵێمە بە ئێستاشەوە پارێزرا لە مەکتەبە کتێبخانەکەی خۆمە ئەو کتێبانە مایەوە لە ماڵی ئەمە وەکو یادگاری مایە ئەوە چۆن لە سەرەتای دەستپێکردنی من بوو کە دەستم برد بۆ کتێب خوێندنەوە لە دوای ئەوەی کە ئەو مامۆستایەم و کتێبەی داکەم دیوانەکەی گۆران هاتە دەستمە گۆرانی شاعیر ئەوەم خوێندەوە دەستم کردە خوێندنەوەی ئەو دیوانە ئیتر هێدی مەسەلەن کە وای کرد بۆ نمونە کەوتمە ژێر کاریگەری شاعرەکانی محەممەد کوردۆ هەروەها بێتەوە حەمە کاکەڕاش ئەمانی کە لە سنووی خۆمانە لە تیڤ هەڵمات دواتر ئیترها ئەڵێ وردە قۆناغەکە زۆرە لەم شاعیرانی کە ئێستا لە قۆناغی تەمەنێکیان هەیە لەوانەوە دەسم پێکرد بەڕاستی ئەمە یعنی ئەوە هەمومان قەرزاری شعرە کلاسیشەکانی باسی ئەوانە ناکەین چونکە بۆ خۆمانەوە دەریایەکە هەمومان مەلی تیاکەین ڕاستە بەدڵنیایی کۆمەڵە شاعیرمان هەیە وەک خۆشت باست کرد کە چوونەتە مێژووەوە کە بەڕاستی نەوەش دوایینەوە شعرەکانیان لەبەرەکە لە قوتابخانەکانە نالیە گۆرانە پێت وایە بوونی ئەوان لە سەردەمی خۆی هەتا ئێستا ئەو گرنگی ماوە من لەو قەناعەتەیەم نالی هەموو سەردەمێکە نالی هەموو سەردەمێکە گۆرانی هەموو سەردەمێکە ئێستش ئێمە ئەگەر بمانەیە وەسفی سروش بکەین ینی ئەبێ بگەڕێنەوە مەدرسەکەی نالی بەڕاستی ینی کاتێک من ئەچم هەورامانە بینم گەشتەکەی هەورامانی نالی مەکەین گۆران مەکەوێتەوە بێ ئەچم سەردانی قەراخەکەم ئەو جوانی ئەو گەشتەی کە لە قەراخ بۆمانی کردوتە شعر گۆرانی شاعر ئەوانە هەمووی دێتەوە بەرچاوم ینی بەر لەوەی من هەورامان ببینم بۆ یەکەم جار دیمەنی هەورامان لە بەرچاوم بووە بۆ چونکە گۆران ئەمەنە بە جوانی وەسفی کردووە بۆمان ئەو لە هزری ئێمەدە هزیەکێم بۆیە ئەمانە سەرچاوەن ئەبێ بگەڕێنەوە بۆیان ئێستش نالی ڕەنگە سەدان توێژینەوەی لەسەر کراوێ کوردی و مەحوی و سالم سەدان توێژینەوەیان لەسەر کراوە بەشی سەدانی تریشەکە من باشترین نمونەت بۆ دێنمەوە لەم کۆتاییانەیە گەنجێکی خەڵکی سەمچەماڵە توێژینەوەیشی کردووە لێکوانی لێکدانێکی کردو بۆیکە لە شعرەکانی نالی بەدەر لە هەموو لێکدانەوەکانی تر تەفسیرێکی تازەی بۆ کردووە یانی لەگەڵ هێناوێتی چۆن ئەڵێ جۆرە لێکدانەوەیەتی بۆ کردووە لەگەڵ سەردەما گونجانوێتی ئەمە خۆی لە خۆیان دەوڵەمانی جوانی ئەو شاعری ئاگەینێت کە تۆ لە هەموو سەردەمێکە بتوانین لێکدانەوەی تازەی بۆ بکەیت ڕاستە بەدڵنیایی بچینە لای شارێکی تر و گوێویستی شارێکی تر بێن زۆر باش حەزەکەم چەند پۆستەرە شعرێک بخوێنمەوە زۆر باشە
ئەم پۆستەرە شعرانە بەشێکیان هەمووینا بەشێکیان ئەو پۆستەرانن کە لە ساڵی پەر لە فیستیڤاڵی لەتیف هەڵمەت بەشداریم پێیان کرد و پلەی یەکەم ئەمە دەستێنا دەقەکە پلەی یەکەم زۆر باشە. ئەمانە پۆستەرە شعرن بۆیە زیاتر بە خاڵ دەست پێکەن یەکەم دووەم سێم. یەکەم ستیانی فرێداوە گەڵای کردۆتە چەتر داری هەنارە. دووەم ئەڵەی موتوربەی هەنارە بە چۆڕاوگەی باران تەڕتەڕ مەمکی ئەو کچە. سێم هێندە شیرینی دووکانی لێی هەنگوین وا بە قەرپاڵی سینەتەوە لێگەڕێ با باران تەڕتکاو بە چۆڕاوگەی جەستەت خاک ببێتە شەکردانان میوەی ئەم ساڵ تانی مەمکەکانی تۆ. چوارەم کە دێت وەک شوێن ماچەکانی یار بە کراسی شارەوە جێدەمێنێ ڕەنگی بەفر. شەشەم ئەی شاشۆخە نازدارەکەی کچی هەتاو هێندە بە چێژە ماچێشی تۆ چەشتم بەرسیلا چاوانم پێدا دەخاو دەمەم پڕ دەکا لە ئاو. حەوتەم نووشینی قاوەیەکی تاڵ بە شەکری زەردەخەنەیەکەوە وەستانی زەمەنە لە چرکە ساتی پێکەنینە تۆ ئەمە ناوەنی چی کوشتنی کات یا توانەوە لە ناو جوانی تۆی نازەنینە. دەستخۆش سەرکەوتوو بن. باکەمێک باسی و فستیڤاڵە بکەین کە بەشداریتان کرد و پلەی یەکەمیشتان بەدەستهێنا. چۆن بوو بەشداری ئەو فستیڤاڵەتان کرد؟ خۆتان چۆن ئامادە کرد بۆی کە براوەی یەکەم بن؟ وەڵاهی بەشداریکردنەکەم بە سوتفە بوو. سوتفەکەی چۆن یانی بڵێم ئەوە شەوێکی لە ڕێی هاوڕێکمەوە لە فەیسبووکەوە ماسنجەرەوە نامێکم وهات ئاگداری فستیڤاڵەکەی بڵاو کردووە هەر نەفسی کات ئەم کۆمەڵە پۆستەرە شعر لە بەردەستما بوو ناردم. یعنی بڵێ خۆم بۆ ئامادەکرد بێ پێش تشتی تایبەتم بۆی نووسی بێنە ئەوەی کە هەم بووە ناردم ئاماجەکەشم زیاتر ئەوە بوو لە دەرەوەی کۆڕ و سیمینار و ئەوانە ماوەی بۆ بەشداری فستیڤاڵەکانم نەکرده بوو. ئەم شێوازە تازە نووسینی پۆستەر و ئەوانم لە هیچ فستیڤاڵێکا بەشداری پێ نەکرده بوو وەکو هەڵسەنگاندنێک بۆ تواناکانی خۆم بەشداریم کرد. ئیتر دوای ئەوەی زیاتر بۆ بزانم سەروی دەقێکی زۆر ڕۆشتە بوو بە فستیڤاڵەکە هەمومان نەزانین بە فستیڤاڵانە بەڵام لە کۆی 23 کەس وابزانم ئەگەر لە خەڵمەدە 23 کەس ئەو دەقانی من ناردم پلەی یەکەمیان بەدەستێنا کە لە فستیڤاڵی دیداری لەتیف هەڵمەت مەشهوور بوو سێمین فستیڤاڵی شیعری گەنجان بوو لە کەرکووک سازرا. کەواتە هەر تۆ توانێت بە ناردنی ئەو دەقەی کە لە بەردەستا بوو پلەی یەکەم بەدەستێنی ئەکرێ بڵێن دەقەکان یەکەم بوو چونکە شاعر شتی زۆر شاعری زۆر باشتر هەیە زۆر بەتواناترێ هەر لەو هاو فستیڤاڵانی خۆم خەڵکی زۆر بەتواناتر ڕەنگە لە من زۆر باشتری تەبە بەڵام لەوانێ بڵم دەقەکەی من پەسەندی لیژنەی فستیڤاڵەکە بۆ بۆیەوە دێوە گرنگ بووە. بەڵێەوە دواترەوە گرنگ باتڵنیایی کاکەڵمەت زۆرێک لە ئەو کەسانی کە ئەنووسن کە شعرە نووسن بە تایبەت باس لەواکەن کە ئێمە ناتوانین بۆ نمونە داواکاریمان لێ بکرێت لەسەر بابەتێ شاعر بنووسین یاخود ئیتر بڕیار بین ئەوە لەسەر ئەو بابەتە ئەنووسین شاعر و ئیلهام و کەی هاتە مێشکەوە ئەکرێتە سەر کاغەز. تۆ تا چەندەکە لەم ڕایی؟ قورسە من جاری تریژ وتومە لە یەشتر لە کەناڵەکان هەمان پرسیاریان کردەوە من بەرگدرو نیم دانشم کراسێک بۆ تۆ بدوێ شعر زادەی خەیاڵ و هەزری خۆمە لە خەیاڵدانی منەوە دەرەچێت ڕەنگە ئازارەکانی تۆ کاریگەری لە من بکات من دەقێک بنووسم بەڵام ئەم دەقا ڕەنگە دواتر تعبیرکە لەو ئازارە لە کاریگەری کە لە منی کردووە نەک لە تۆ باشە بۆیە تۆزە قورسە ینی زۆر جا هاوڕێ هەبووە کەس هەبووە دە شعرێکمان بۆ بنووسە لەسەر فڵانەشت من ناتوانم شعر بە باڵای تۆیا بدوم ئەگەر شتێکی تۆ مەسەلەن بۆ نمونە شاعرە لە جوانی کچێک تەسیرم لێ نەکا خەمێکی نیشتیمان کاریگەری لەسەر دروست نەکە ئەمەیە واکە شعر بنووسی ئەجینا شعر نووسین لەسەر خواست و لەسەر زۆر جا من لەگەڵ هەندێک لە ئاوازدانەرەکانی شعرەتە مناقەشەمە ینی پێش فترەیەک شعرێکم نرد بۆ یەکێک لە هونەرمەندێکی ئەم مۆسیقیەوە هەم گۆرانی بێژیشە
وتم يعني وتي الشعر بوي منار وتي حزا كمان بالشعر أو هابلي ولي وابلي وتم من أو شعر بود ناردو أما لخيالي منه أما درتو للام جوانا بيت بسنده أطواني كاري لسر بي آزاده بيت لسر بيت بسنية مالشي خومه وإذا ما كسي شيء كاري لسرك بوي توزي قرص لسر أو خاصة بون منا أجر شعر بيت هنرمندك بيوي دسكاري بكات بو خوي قرآن كاري كتاب كاتو بيت بسنده؟ نعم بيم خوش نییە پرس بکە شتێکی ترە یعنی مەسەلەن بۆ نمونە ئەو شعری کە بۆ قامیشتەمان نووسی بۆ خۆی ئاوا هەندێک گۆڕانکاری مامۆستا سەلاح ڕەوف پێی باش بوو هەندێک گۆڕانکاری تیا بکەین وتی من ئەم گۆڕانکاریانم لێرای تیا کردووە تۆ پێت باشە پێت باش نییە کە سەیرم کرد لە ناوەڕۆک و لە یعنی لە جەوهەری شعرەکە ناگۆڕێ وتم مادام لەگەڵ ئاوازەکەی توێ ئەڕۆ با بڕایە تیادی مشکلم نییە بەڵام پرسنەکەی خۆش نییە چونکە ئەمە مڵکی منە مڵکی هونەرمەندەکە نییە لەو کاتەیە کە تا ئەی کاتە ئاواز مڵکی منە بەڵام کە کرای ئاوازوتی ئەو کاتە ئەبێتە بەشێک لە کارەکانی ڕاستە بەدڵنیایی ئەو کەسانەی کە بێ و پرس و بێ ئەوی کە ئاگادارت کەن شعرێکت بەکار بهێنن لە گۆڕانێکی زۆرم بەلاوە ناخۆش بڕواکەی نەکەر ئەو یانی زۆر جا نووسینی کورد شتی وە هەندێک پێیش بردیانە بڵاویان کردو کاک کۆمنتە نووسڵم بابە بەس ناوی نووسەرەکەی بڵێ لە خوارەوە جواب کۆمنتەکەی خۆشم نادێت زۆر ناخۆشە ئەو شتیانی تۆ بۆ ئەمە خۆ کە پێت جوانە بڵاوێکە تۆ لای خۆت حەقی منیش بدە کە من ئەوەم نووسیوە خۆ من پێت ناڵم بڵاوی مەکەرەوە شێری مەکە زاری بەداخەوە لەر پەیجەکانەوە هەر زۆر بووە هەر زۆر بووە هەواڵەکان وابێ بەنی بەدڵنیایی بنمونە ینی من بۆ نمونە کاتێک کە کەسێک سپۆنسەریم ئەکات بۆ نەدەسێ جلم بۆ نێرەوەکوی کە پێشکەشکارم لەبەری ئەەکەم و وێنەی پێوەگرم و وێنەکەی بۆ ئەنێرمەوە کاتە سێرەکەم چەند پێیجێکی تر بردویانە و ڕکلامی پێوەکەن و لۆ کراسەمان هەیە کاکە ئەو بۆ چۆ نییە یعنی لانی کەم پێشکەشکارەکە ئاگدار بکەرەوەلەوەی کە ئەو ڕسمە بەکارهێنی ئەمە هیچ شوێنێکی ترە کە سایەتێکی ترە ینی ئەمە هەرمن نی بکە ئەوم بەسەر ڕەنگە ڕۆژانە هەزاران کەسەوەی سەر بێ ینی بەداخەوە پەیجەکان وایان لە هاتووە کە ناگەڕێنەوە بۆ کەسی یەکەم سوۆشیال میدیا فەوزایەکی زۆر قورسی لە ناو میدیای کوردیا دروست کردووە یعنی ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان ئێمە کێشەی ئەومان بۆ دروست بێت هەر بابەتێک کە بڵاوەکەینەوە بە کۆمەڵێک ترس و لەرزەوە بڵاوەکەینەوە تەنانەت ئێستا وای لێ هاتووە ینی خەڵک یای خصوصیت نەماوە بەداخەوە سوۆشیال میدیا چۆتە ناو هەموو ژیانە تایبەتیەکانی ئێمە و هیچ خصوصیتێکی نەهێشتێتەوە ئێمە ڕاستە وڵا بەدڵنیایی هیوادارین کەم فەوزایە نەمێنێت کەمێک ئیتر تاکەکانی کۆمەلگا بەگشتی پێدا چوونەوەیەک بەو کاتانەیە بکەن کە دەبنەبی بەکارهێنەری سوۆشیال میدیانی بەڕاستی خۆ بەکارهێنان هەرەوە نییە کە تۆ ئیتر چی بەخیاڵتا هاو بخەیتە سەر شاشەی مۆبایلەکەت یاخود کۆمپیوتەرەکەت دەکرێت زیاتر سوودی لێ وەربگیرێت لەوەی کە زیانێک بەبەخشی بە کەسانی تر کاکەڵمەت لە ئێستادا خاوەنی چەند نامیلکەی تایبەت بە خۆتانن وەکو شێعر یەک کتێبی شێریم هەیە نامیلکەی شێریم هەیە بەڵام 6 کتێبی بڵاوکراوم هەیە لە بواری میدیا و ڕۆمانە کتێبێکی ساڵی پار لە کۆتایی ساڵی پارە ڕۆمانێکم بڵاو کرد نۆڤلێتێکم بڵاو کردەوە وەرشەڕام و لە زمانی عەرەبیەوە بە ناوی لۆرنادۆن نوسخەم بۆ هێناوی لەبسمە هەر بەرنامەیەک یاس میواندارێک کە سەر نوسخەیەکی خۆم لە کتێبەکانی خۆمێ دەمێت چونکە پێم وایە دیاری و پیرۆستترین کتێبم بە زۆر بەلاوە پیرۆزم ئەمە نۆڤلێتێکی جیهانیە هەرچەند تەمەنی نۆڤلێتەکە مێژوویە زۆر کۆنا ئەگەڕێتەوە ڕەنگەکەڕێتەوە بۆ سەدەی 15 بەڵام هەستم کرد جۆرێک لە قوربانیدانی تایە لە پێناو خۆشەویستی لە پێناومانەوەیە بۆیە هەموو ئەزمموونیە پێش توانیم ئەوە چاپکە کتێبێکی کەم هەیە لەسەر پرۆپاگەندا سێ کتێبی بواری میدیایم هەیە واری ژینگەی کەمێک پێشەوەی دەست بە پرۆگرامکەین گفتوگویەکمان کرد پێکەوە باسمان لە کاری ڕاگەاندن کرد ڕای من وایە ینی پێشترش ئەوم باس کرد تا چەندێک قوڵتر بیتەوەتیایە تا چەندێک کاری تیا بکەی هێشتا هەر پێویستت بە زانیاری زیاتر و پەرەپێدانی تواناکانت هەیە ینی بەڕای من ڕاگەاندن کار ناگاتە ئەو کاتی کە بڵێ تەواو من پێویستم بە زانیاری و لوتکە نییە ینی تا چەند بخوێنیتەوە بۆیە هەر کتێبێکە لەسەر ڕاگەاندنە کە لەسەر میدیا بەلای منەوە زۆر گرنگە هەر زیاتر پێویستە پێویست پێێتی بەڕاستی پێویست پێ ئەمە لەبەرەوەی
میدیا شتێک نییە چەق بەستوو بێ تۆسێ قۆناغی ڕاگوزەری میدیای خۆمان مەکەرە ئێستا چکە ئەمە بەداخەمە خاوەنێکی میدیایکی نیشتیمانی نینە تا ئێستا هەتا ئێستا دەستگا میدیایەکان خەڵک ئاراستاکەن میدیایکی نیشتیمانیمان نییە ئەمە بۆ خۆی جێگەی نیگەرانیە بۆیە بەردەوام ئێمە لە ڕووی میدیاییەوە من هەمیشە وتومە لە ڕووی میدیایی ئێمە بەردەوام لەژێر هەڕەشەیە بەردەوام ئاسایشی نەتەوەیمان لە ڕێی میدیاوە لەژێر هەڕەشەدایە بۆیە میدیا یەکێکە لەو بابەتانی کە لووتکەی نییە ڕەنگە تۆ چەند هەنگاوێ لە پێش هاوڕێکەتەوە بی بەڵام قۆناغی دێتە پێشەوە ڕەنگە تۆ ئەەکەیتە دووە بەڵێ لە پێش بەرنامەکە باسمان کرد یەک مانگ بۆ میدیاکار و دابڕانی لە بەرنامە لە کارەکەی کەسێت بەدیلت بۆ پیاوێ شوێنگرەوەت ئەگە من بۆ خۆم تووشە حاڵەتە بوومە ینی من لە 2007ەوە کاری پێشکەشکاری و بەرنامە ئەکەم لە میدیایە بەڵام بۆ ماوەی 3 ساڵ دابڕم بە بۆی هەندێکی شەو مەشاکل هەندێشتی تایبەتی خۆمەوە دابڕام یعنی ئێستا هەرچەندەکەم تەعویزی و 3 ساڵم بۆ ناکرێتەوە بۆ لەبەری دابڕام کۆمەڵی دێتە ئەوانی کە لە ڕابردووە ئەهاتن من ئەو شانازیە بۆ من بەهینەوە باسی ناکەم ینی بۆ پەڕیشانازیەوە کە کۆمەڵێک کەس هاتوونە من ڕێنماییم کردوون یا لەگەڵمان لە بەرنامەکانمە ئامادە بوونە ئێستا ئەوان لە پێش منەوە ڕەنگە من لە هەندێک ڕۆژ بچم داوای کۆمەڵا کاتێکم دانی بۆ دانێ بۆ بەرنامەیە یعنی ئەمە ئاو هایە میدیا دو ئەکەوی یەکمان زۆرە بۆی لەگەڵ ئەوەشا پێما بێت ئەمە ڕای منەیە خۆت ڕای تۆش پێ نازانم ئەو فۆزایی کە ئێستا لە ناو میدیایە هەیە کە وای کردووە هەر بزانێ قسە بکەی دەچێتە سەر شاشە و بەرنامەیەک پێشکەشەکەی هەر تۆزە وریایی تیاوێ ڕانی بەرنامە پێشکەش ئەمە چەندێکی باشە و نەشی خراپە بەڕای من لە پێش بەرنامەکە ئەو مناقەشی کە باسمان لەگەڵ و هاوڕێشەوتیم وتمان بۆ نمونەمان بە جەنابەت هێنایە من وتم زریان پێشکەشکارێکی سەرکەوتووە کە من بینیمە لە بەرنامەکانە لەبەرەوەی بوێری هەیە جوڵەی هەیە لە بەردەم کامێرایە ئەم دوو خاڵە زۆر گرنگە بۆ پێشکەشکار ڕاستە لە ڕووی بۆ بینەر زەرورە بەڵام خاڵە گرنگەکان ئەوەیە ئایا زریان تا چەند پەرە بە تواناکە خودیەکانی خۆی ئەدا تا چەند خوێندنەوەی بەردەوامی هەیە تا چەند ئەو بابەتی گفتوگۆی لەسەرەکە پێشتر ئەچێ متابعی ئیشەکانەکە ئەوە زۆر گرنگە زۆرێک لە خاڵەکان هەنکەوە کا پێشکەشکار سەرکەوتوو بێ ینی بەداخەوە لە ئێستادا من زۆر جار ینی لەسەر ئەو تعلیقم هەیە ئەڵێ پێشکەشکار دابێ زۆر بچێتە ژیانی شخصی کەسەکانەوە ینی کاکەڵمەت هاتوتە پرۆگرامەکەی منەوە وەکو کەسایەتێک هاتووە وەکو ڕاگەاندنکارێک و شاعیرێک هاتوتە پرۆگرامەکە من پێویستە لەو دوو بوارەیە زانیاریم هەبێت و پرسیاری لێ بکەم ینی من چیم داوە لەوەی ژیانی شخصی تۆ چییە چی ئەەکەی چی ناکە ئەمە بۆ بینەریش زەڕۆر نییە بەڵام بەداخەوە ینی سەوای لێ هاتووە ئەوەندەی ئەچنە بابەتە شخصیەکانەوە ناشنە بابەتە جددیەکانەوە کە ئەوەی گرنگە بابەتە جددیەکانە بەڕاستی ینی وای لێ هاتووە لایەک جوانی گرنگە لە لایەک جلوبەرگەکەی گرنگە یعنی ناگەڕێنەوە پرسیارەکانی چییە شێوازی قسەکردن و دەربڕینی چۆنە بەداخەوە ینی فۆزای زۆر ئەتوانێت قسەی لەسەرکەی بینەری ئێمە ئەبێەوە لەوە تێ بگات ببوورانی کە ئەڵێن زیان وەکوی کە ئێستا جەنابێت کەسی ترنەیە یان من خۆم نایە سێر من کا بزانە من ئەو پەیامی کە پێمە لە بەرنامەکەمە ئەو بەرنامەی هەمە من ئێستا بۆ نمونە بەرنامەیەکم لە هیچ لە کەناڵ ئاسمانیەکان پێشکەشەکەم پێم بەڵێن بۆچی ئەم بەرنامەیە ئەەکەی من ئەڵێن یەک ئامانجێکم هەیە دیکۆمنتکردنی کۆمەڵێک کەسایەتین هەتا لە ژیانە ماون ئەبێ ئەمانە دیکۆمنتکەن ئەمانە من ناو بۆ ناو بەرنامەکەم ناوە گەوهەرەکان ئەمانە دیکۆمنت خەڵک نایە پرسیار لەوە بکە تۆ بۆ ئەمە دۆزیوەتەوە یان نایە لەسێر زریان بکات زریان چی پێ مەڵام ئەڕوا ئەگەڕێ بە دوای ئەوەی زریان لە دەرەوەی کەناڵی سلێمانی چی ئەکات لە بازار چۆن هەڵسو کەوتەکە یعنی وایە لێمان کردو ئێمە مقەیەد بین لە کۆڵانە لە بازار ئەسوڕێینەوە یعنی بۆ هەندێک شوێن لەوانەیە من پڕبەدڵ حەزکەم بچمە کافتریایەک دانیشم ڕاستە بەدڵنیایی بەڵام ناتوانم لە شوێنێکەوە سوچێک و کامیرێ ڕسمێکم بگرێ مەسەن لەگەڵ هاوڕێکمان لە شوێنێکا دانیشم یاریە بکەم جلێکی تۆزێک گەنجانە لە بەرکەم تێگەی چۆنە یعنی ئەمە ڕێگریت لێکات مشکلێ هەر کەسێکەی تر بۆ کەسێکی دیاری ناو کۆمەلگا کۆمەڵێک ئازادی لێ زەو دەکرێت بەڵام ئەمانەیەوە نیەکەی تر تاوای ئازادیەکان نەمێنێت ئەم ناقەشەیە ئێمە کەوتە مناقەشەیەکی دوو ڕاگەاندنکار پێکەوە ڕەنگە گەر لە دەروی بەڕاستی وایە ڕەنگە لە دەروی دۆش بین ئەم گفتوگۆیە بە هەمان شێوە بەردەوام بێنی با ئەمە بیر لەوە بکەینەوە شتێکی تازە بکەین بابیر لەوە بکەینەوە بۆ ئەبێ ئەگەر من بێ مێکەپ دەرکەوتم بڵێن یەکسەر بنووسن
زریان بێ میکەپ بە میکەپەوە ئەمە گرنگ نییە بەڕاستی هەواڵێکی زۆر سادەیە کە بەڕاستی ئەوە تایبەت و شخصیە بە کەسەکە یعنی ئەو نامێتە سەرچاوی هەواڵ بۆ خۆی کێشەکەمان لەوەیە ئیستا کار لەسەر ئەوە کرێ فلانە پێیت فلانە ئەمە ئەوە لای ئەوە هزار لایکی هەیە ئەوە هزار من دایم و تومە ینی زۆر زار لە کۆڕمان کرد کۆڕی شاعریمان کردووە کۆڕی جدیمان کردووە بۆ میوانوانم ئەوەی کە دێ ئامادە ئەبێ لەو کۆڕە ئامانجێتی جۆرە تۆ بگرێت 10 کەس بێ یا 1000 کەس بێ بە پێچوانەوە من حەزەکەم 50 کەس دانیشێ لە کۆڕەکەمە 50 کەس بەرنامەکە ئێمە ببینێم گفتوگۆ جدی من و تۆ ببینێ تێبگا لە خەمەکانی ئێمە تێبگات باشتر وەک لەوەی 1000 کەس بێ سێر کا بزانێ زریان بۆ ئەمڕۆ جلەی لەبەرە هەڵمەت بۆ ئەمڕۆ چاکەتەکەی وایە بۆ شێوەیە قسەی کرد پرچی بۆ ستایلی گۆڕۆ نە ئیشی ئێمە ئیشی من و تۆی میدیاکار بۆی خەڵک تێبگات بینێت ئیشی ئەوە نییە من دانیشم نمایشی خۆم بکەم لەوانەیە کەسێکی زۆر سادە لەو بازارە بگری پامێکی زۆر قسەکانیەوە هەبێت بەڵام بۆ لەبەرەوەی لەوانەیە دەموچاوەکەی جلوبەرگەکەی ڕێگەی نەداوە منێکی منێکە بەس شکڵ ئەبینم بچم ئەو بدۆزمەوە بەدڵنیایی وایە بەڕای من نەجلوبەرگ نەخۆڕێخستن هیچ لەمانە دەرخەری ناخی ڕاستەقینە نییە لە ئینساندا باوەز لە جلوبەرگ و لە ڕواڵەتی دەرەوە بێنین ناخ شەرتار وەکو کوردەواری خۆمان و تویانە بەمانای ئەوەی کە تۆ پێت چیت پێ بیگەێنیت ئەوەی ئێمە ژەمانەوێت گەاندنی هۆشیاریە بە تاکەکانی کۆمەلگا بەڕاستی ئەیتر ئەوەی تری گرنگ نیەتیاڵە نوتیناڵن ئامانجەکەی گرنگە ڕاستە بەدڵنیایی زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵم بووی بەڕاستی چێژم لە گفتوگۆکە بینی لەگەڵتا زۆر بەخێر بێت پێم خۆشە بە شعرێکی دیکە بچینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ تۆ ئامادەکاری بکە و شعرەکەدا ئامادەکە من بەر لەوەی کۆتایی بەرنامەکە دەستخۆشیتان لێ زۆر سپاس بۆ ئەم درفەتە زۆر بەخێر سپاس بۆ پێم خۆشە سپاسی کارمەریوان کەم بەڕاستی کەم وابێ ئەو لەگەڵ قسەی کرد و پێشنیاری منی کردو بەدڵنیایی زۆر سپاسێکم کارمەریان کەسێکی ئازیزە زۆر سپاس بۆ ئێوە هیوایمان نەبوون بۆ هاوڕێنی زۆر سپاس بۆ تۆ کە لە چەند تۆماڵی خۆشەویستەوە هاتیتە پرۆگرامی ئێمە لە شاری سلێمانی گەورەت کردین دووبارە بە منیش پێڵێمەوە سپاس بۆ کاکمەریوان کە میوانێکی ئەوەندە ڕۆحسۆکی بۆ ئێمە پێشنیاز کرد ئازیزان و خۆشەویستانی من بە شارێکی کاکاڵمە دەچینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیواخوازین کە توانی بێتمان بە گفتوگۆکانمان پامێک ببەخشین ئەگەر نا ئێمە مەبەستمان لە کەمکردنەوەی هیچ ئاستێکی دیکە نییە سپاس بۆیەوە کە تا ئێستا بینەرمامون شاد بن فەرموو خۆزگە دەمتوانی وەکو باڵندا لە بەرزترین شوێنی شارە دەمڕوانی لە تۆ کاتی ڕێڕایی بە نەرمە ڕەوت و لەنجەولارە شەقام بە شەقام هەموو کوچەی شار گوڵاو پرژێنی بۆی هەناسەکەت زاهید و سۆفیش دێننە سەما چاوی مەخموور و خەندە خاسەکەت ئێوارانی شار بە تۆوە جوانن نیگات بە پولەی مەکر و نازی ڕێنن ئەدەن لە باڵ و بەرەو باخەکەی خۆشەویستی من پۆل هەڵەفڕێن خوایە چەند جوانە ددانی سپی خوایە چەند جوانە ددانی سپی وا لە نێوانی ئەو لێوە ئاڵا کە خەندە ئەەکەی گڕوم پێ ئەگرێ ئەم دڵە شێتم ئەڵەی مناڵە ئەم دڵە شێتم ئەڵەی مناڵە